لە کاتێکدا ڕۆژ بە ڕۆژ مەودای ئازادی ڕادەربڕین لە وڵاتانی پێشکەوتوو فراوانتر دەکرێت و بواری کاری ڕۆژنامەنووسی گەشەی زیاتر دەکات، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ پێشێلکاری زیاتر بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمارەکرێت. مەودای ئازادی ڕۆژنامەنووسی تەسکتر دەکرێتەوە کە بەپێی ئامارەکان پێشێلکاریەکان ڕووی لە زیادبوونە و مەترسی جددی بۆ سەر میدیاکاران و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان لە ئارادایە. ئەمڕۆ 12 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوز زوبێر برادۆستی کە بەداخەوە تا ئێستا چارەنووسی نادیارە و ئەمەش پێشێلکاریەکی زەخی یاسای کاری ڕۆژنامەنووسیە لە هەرێمی کوردستان و پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە کە بۆ ئەو ماوە زۆرە بێدادگاییکردن لە زینداندا هێڵراوەتەوە و تەنانەت بە کەفالەتیش ئازاد نەکراوە. بۆیە ئێمە وەک بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی پارێزگای هەڵەبجە ئیدانەی هەموو ئەو پێشێلکاریانە ئەکەین و کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران بەگشتی و کەیسی زوبێر برادۆستی بەتایبەتی دەکرێت داواکاری یاسا سەروەر بکرێت و تەواوی پێشێلکاریەکان دش بە ڕۆژنامەنووسان ڕابگیرێت. هەروەک نامانەوێت بە پاساوی جۆراوجۆر هەرێمی کوردستان لە ڕێزی ناوچە مەترسیدارەکان بۆ کاری ڕۆژنامەنووسی بمێنێتەوە و راپۆرتە نێودەوڵەتیەکانیش بە بەردەوامی نیشانەی پرسیار لەسەر ئازادی ڕادەربڕین لەم هەرێمەدا ببینین. بۆ ئەمەش ئەرکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی هەرێمی کوردستان و دەستەی سربەخۆیی مافەکانی مرۆڤ و سەرۆکایەتی داواکاری گشتیە لەم پێشێلکاریە دەرهەق بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران بێتە دەنگ و سنوورێک بۆ دەستگا ئەمنیەکان دابنێن تا بەگەڕانەوە بۆ یاسا بەکاربەرەکان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان و میدیاکاران بکرێت. دەستەیەک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی لە پارێزگای هەڵەبجە.